السلام عليكم ورحمة الله وبركاته. وصلاة ورحمة خواهی گەورەتان لێبێت. خۆشکبرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم لە بەشی دەیەمی خۆرئاوەناسی پێتان شاد دەبمەوە. ئەمڕۆکە گەیشتنە بابەتی ئەوەی کە قەرزی کەڵەکەبووی سەر وڵاتانی سەر ئەم زەویە چەندە و چۆنە و چۆن کراوە. طبعاً بابەتی قەرز دەبوایە زۆرتر لە ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر باسکرابایە. ئەوەندەی خەڵکی باسی کۆڕۆنا ئاکات کە کێشەیەکی جیهانیە، هەتا ئێستا درچیان بەوە نەکردووە کە قەرزەکە زۆر لە ڤایرۆسەکە پیسترە. بۆیشە کە لە زنجیرە باسێکدا باسم کردووە کە کێشەی کۆڕۆنا دوو جەمسەری زۆر جیاوازن، یعنی غەمی حکوومەتەکان لەسەر مەسەلەی کۆڕۆنا دوو جەمسەری زۆر لێک جیاوازن لەگەڵ خەڵکی ترە. خەڵکی باسی کێشەی کۆڕۆنا ئەکەن، بەڵام کەس باسی قەرز ناکات. بۆ تا ئێستا درچیان بە مەسەلەی قەرز نەکردووە لە کاتێکە زۆر پیسترە لە مەسەلەی کۆڕۆنایەکەدا. طبعاً کاتێک کە تێگەیشتین لە مەسەلەی قەرزی سەر وڵاتەکان، ئینجا بۆ ماڕوونە بێتەوە کە ئەگەر ڕوخسەتم بدەن ئەم قسەیە بکەم لەگەڵ ڕێز و احترام بۆ ئەو کەسانێک کە بۆ بابەتانە ئاشنانە، مەبەست لەو کەسان کە تا ئێستاکە لە مەسەلەی قەرز و ڕیبایە قوڵ نەبوونەتەوە، بۆ ماڕوونە بێتەوە بەوەی کە بەڕاستی خوێندەوارەکان نەخوێندەوارن، بەڕاستی ئەوانەی کە عیلمەکەیان هەڵقوڵاوی تەلەڤیزیۆنەکانە بەڕاستی دوور لە ئێوەی بەڕێز و خۆشەویستە بەڕاستی کوێرن. یعنی خوێندەوارەکان ئەبن بە نەخوێندەوار و بینەرەکان ئەبن بە نابینە. بۆ چونکە مەوزوعێکە زۆر زەقام و زۆر شاراوەشە و دیارە، یعنی لیان شاردوونێتەوە، نەک بڵێ شتێک بێت بوونی نەبێت یاخود زۆر ئاستەم بێ لەوەی کە بتوانین بیدۆزینەوە، یعنی بە هەموو زمانێک، بە ئەڵمانی، بە عەرەبی، بە کوردی نیمانە بەداخەوە تا ئێستاکە، بەڵام بە ئینگلیزی باسی قەرز بکەن، دێبت واتە قەرز لێ بدەن، یان شتات فەشول دونگل لێ بدەن بە ئەڵمانی، بە هەر زمانێک، بە نەرویزی، بە فینلەندی، بە هەر زمانێک لێ دەکات ناو مەوزوعە. ئەوجە بۆ ڕوونە بێتەوە بەڕاستی کە خوێندەوارەکان نەخوێندەوارن، کە بینەرەکان بەڕاستی نابینان، چونکە چۆن ئەو مەوزوعە نازانن کە زۆر لە مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆنا پیسترە، خراپترە و کاردانەوە و دەرەنجامەکانی لە ئێستا و لە داهاتوودا زۆر خراپتریشە. و ئەو کێشانێک کە لە ڕابردوو باسم کردووە کە باسی مەسەلەی کێشە دەرونی و خێزانی و ئەخلاقی و پەروەردەیەکانم کردووە، هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەسەلەی قەرزە. یعنی چۆن ئەڵێ ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەری سیەکان خراپەکاتن و بۆ ڕێهەناسەد هیلاکەکاتن و وا لە جەستە ئەکاتن و هیلاک دەکات، ئەوانەی کە بە شێوێکی با بڵێن توند گرتوویانە. بە هەمان شێوە ئەم قەرزە زۆر خراپتر لە مەسەلەی کۆڕۆنایەکە بەرۆکی تاکتاکی نێو ماڵەکانی گرتووە، نێو دوکانەکان، نێو حکوومەتەکان، نێو پەرلەمانەکان، نێو ئەنجومەنی وەزیران و سەرکردەکانێکی گرتووە لە کاتێکە پێشی نازانین باسیشی ناکەین. قەرزی سەر وڵاتانی جیهانی ئەمڕۆ طبعاً پیلان بۆ داڕێژراوە، تا سەر ئێستان پیلانێکی شەیطانیە بۆ بەهیلاکردنی مرۆڤەکان و ڕازاندنەوەی زەوی بۆمان و لە هەمان کاتدا تێکدانی تاکتاکی ئەندامانی خێزان و خێزان خودی خۆشی، کە ئێستاکە بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا ئەم کێشانە ئەبینین، کە نازانین کە هەمووشی لە نیچەوانی ئەم قەرزەیە کە لە جیهاندا هەیە. قەرزی سەرجیهانی ئەمڕۆکە کە تا ئێستاکە مەزەندە ئەکرێت پێشی کۆڕۆنایەکە نزیکەی 258 تریلیۆن دۆلار بوو، لە ئەمریکاوە هەتا مۆریتانیا، لە ئەندەنوسیاوە تا ئەڵمانیا و وڵاتەکانی ئەسکەندەنافی، نەرویج و فینلەندا و دانیمارک و سویدە. یعنی لە هەر چوار جەمسەرەکەی جیهانی ئەمڕۆکە سەیرەکەیت 258 تریلیۆن دۆلار قەرزدار بووە. طبعاً لەگەڵ سەرهەڵدانی کێشەی کەرەنتینە و کۆڕۆنایەکەیە 110 زیادی کردووە، نزیکەی ئێستاکە گەیشتۆتە 270 تریلیۆن دۆلار و چرکە لە دوای چرکەش ئەم ڕێژەیە زیادە بێت. لەسەر ئەمریکا بە دەرەجەیەک، ئەوجە یابان و ئەوجە
فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و کوردستان و عێراق و ئەندەنووسیا و نەرویج و ئەم وڵاتانە ئەو هەدێتە خوارێ تەسەسول هەر هەمووی قەرزێکی یەک جار زۆریان لەسرە و ئەم قەرزانش کە سەیرەکەیت کە بەر لە ئێستا نیو ساعت بەر لە ئێستا کە سەیرم کرد ئەمریکا نزیکەی 26 تریلیۆن زیاتر قەرزدارە 26 تریلیۆن و نیو قەرزدارە سین 7 تریلیۆن زیاتر قەرزدارە یابان بەتاقی تەنیا زیاتر لە 12 تریلیۆن قەرزدارە ئەڵمانیا نزیکەی 3 تریلیۆن قەرزدارە بەریتانیا 3 تریلیۆن و نیو قەرزدارە فەڕەنسا 3 تریلیۆن ئیتالیا 3 تریلیۆن کەنەدا تریلیۆنێک و 869 ملیار ئەرجەنتین 383 ملیار یۆنان 449 ملیار ئەندەنووسیا 334 ملیار نەرویج 183 ملیار سعودیا 113 ملیار ئیسپانیا تریلیۆنێک و 571 ملیار سوید 264 ملیار تورکیا 263 ملیار عێراق 150 ملیار کوردستانیش بە قسەی خۆیان 27 ملیار جگە لە قەرزی شارەوە تەمان ئەم قەرزانەی کە باسەکەین ئەم قەرزانە ئەمە بەشێک یعنی هەموو وڵاتەکان قەرزدارن کۆی ئەم قەرزانە گاتە نزیکەی 270 تریلیۆن دۆلار هەر تریلیۆنێکیش 1000 ملیار دۆلارە ئەم قەرزە جابینە بەرچاوی خۆتان لە ماوەی ئەم 200 ساڵەی سەرهەڵدانی ئەلمانیەتەوە دروست بووە کە خەون و خەیاڵی شەیتان ئەوە بە چۆن مرۆڤایەتی وا لێ بکات ڕیبایان پێ بدە قەرزداریان بکە بۆ ئەوەی ئەوانش بۆ دانەوەی ئەم قەرزە هەموو ڕێگایەک بگرنە بەر و ئەو جەش لەسەریان خلاص نابێت هەموو ڕێگایەک کە ئەڵێم ڕێگا مەبەسم کە هیچ بەهایەک نەمێنێ بۆ ئاین یعنی بڵێ ئەمە حەرامە و هیچ بەهایەکی مرۆیی نەمێنێ کە بڵێ ئەمە عەیبەیە و هیچ بەهایەکی نەریتی کۆمەڵایەتی نەمێنێ کە بڵێ ئەمە شتێکی ناشیرنە کاتێک کە وڵاتەکان قەرزدارە بن ئەبێ ئەم ڕێگانە هەموو بگرنە بەر بۆ سوکردنی قەرزی سەرشانیان طبعا باسێکن ئینشاءڵڵا ئەو قەرزەش کە ئەو ڕێژەیە کە ئێستا کە لە ئارادایە ئەکاتە زیاتر لە 335 داهاتی سەر ئەم زەویە یعنی ئەگەر زەوی ئەو زەوی کە تێدایە هەموو داهاتەکەی بفرۆشین هەموو کانزاو و ئەو بەرهەمەی کە هەیەی ئەو کانزایان وەکو زێڕ وەکو زیو وەکو نەوت وەکو کانزاکان قڕقۆشم هەرچی هەتا ئاسن گاسن باغە هەر شتێکت هەیە پلاستیک هەر هەمووی بفرۆشە مەزەندە ئەکرێت ئێستاکە 75 هەتا 80 تریلیۆن دۆلار یعنی زەویەکەمان لەوە زیاتر توانای نییە هەرچەندە ساڵانە نزیکەی 2000 تا 3000 تۆن زێڕ ئەدۆزرێتەوە بەڵام ئەم مشتە لە خەرمانەیەک ناتوانێت وەڵامی ئەو هەموو قەرزە بداتەوە کە چرکە لە دوای چرکە ڕیبایەکە سووەکەی دێتە سەرێ زیویش کەمێکە دۆزرێتەوە کانزایەکانی تر بەڵام کانزایەکان مەحدودن لەوە زیاترمان نییە دامانە لە 75 تریلیۆن گەیشت 80 تریلیۆن لەوێ گەشت 85 تریلیۆن بە چەندین ساڵ ئەگەر داهاتەکە زیادی کرد بەڵام لەوە زیاتر توانای نییە زەوی کاڵایەکانی سەرزەوی سنووردارن بەڵام قەرزی سەرزەوی لە سنوور دەرچووە کەواتە ئەگەر حسابی بکەین زەویەکەمان ئەبێ 3.5 لە خۆی بدەین یاخود 3 زەوی و نیو تا 4 زەویمان هەبێ بەو کاڵانەی کە لە سەریدایە و تێیدا لەسەر زەوی لە ژێر زەوی ئینجا قەرزەکەمان سافە بێت و ئەڵێن ئەلحەمدولillah بە ئەم شەو بەبێ قەرزداری بخەوین کەواتە ئەمەش مەحاڵە ئەمە دروست بێت کەواتە کە کاڵایەکانمان سنووردار بوون ئەو حکومەتانە ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و کوردستان و عێراق و سوید و نەرویج و ئەندەنووسیا و سعودیا و خەلیج و هەموو وڵاتەکان چۆن ئەم قەرزە ئەبێ چۆن ئەبێ کاڵایەکانی خۆیان ئەبێ زیاتر بەها پێ بدەن و زیاد بکەن بۆی کە بتوانن دەرەقەتی ئەو هەموو ڕیبایە بێن کە چرکە لە دوای چرکەدا زیاد دەکات بۆشە چەند ڕێگا و شوێنێک هەیە بۆ شێوازی دانەوەنە سوکردن ئاگادار بن سوک ئەکرێ قەت ئەم قەرزە ساف ناکرێت لە بیری بکەن چونکە قەرزەکە چرکە لە دوای چرکە زیاد دەکات و چەندین جار ئاماژەم پێ کردووە ئەتوان لە یوتیوبە لە گۆگلە بە لایف ئەتانداتێ بنووسن دێبت وۆڵد واید لێ بدەن بە لایف ئەتانداتێک کە سەعاتی قەرزی سەر وڵاتان چۆن چرکە لە دوای چرکە زیاد دەکات ئەمە توان ڕۆژانە
مطابعی بکەن و زانیاری زیاترتان دەستێک کە قەرزەکەت چۆن زیاد دەکات. بۆ سوکردنی ئەم قەرزە خۆشەویستەکانم حکوومەت چەند ڕێگای ئەگرێتە بەر. بۆشە کە ئەبینی لە وڵاتەکانی خۆمان ئەڵێن کاکە فاحیشە زۆر بووە، بەدڕۆشتی زۆر بووە، مەشروبات زۆر بووە، لەشفرۆشی زۆر بووە، لەباربردن زۆر بووە، تەلاق زۆر بووە، نەخۆشی نەفسیەکان زۆر بوونە، پەیوەندی کۆمەڵاتەکان سست بوونە. ئەمە کۆمەڵێک دەرەنجامن ئەوروپا لەوە گەیشتۆتە سەر ئێسقانی لەوە لە خۆ بەتۆ کە لە دەرسەکانی ڕابردوو بە ئامار باسم کردووە و لە بەشەکانی ترە بە سەوت و سوڕە نیشانم داون. بۆیە هەمان سیستەمی بە قەرزدارکردنی حکوومەتەکان لە وڵاتەکانی ئێمە هاتوۆتە ئاراوە، هەروەک چۆن ئەو وڵاتانەش بە قەرزداری کراون. بۆیە ئەبینی هەمان فلیمە دووبارە ئەبێتەوە لە لای ئێمەدا. بۆیە پێتان شتێکی زۆر زۆر ئاسایی بێت و ئەو کەسانی کە لە سەرەتاوە لەگە بە دەرسەکانی من ئاشنانە کە سەیری ئیخبارەکان یاخود قسەیەکی سەرکردەکان ئەبیسن یەکسەر ئەزانن لە بەرچی ئەم کێشەیە باسەکاتون یەکسەر بۆ منی ئەنێرن، بۆ چونکە ئێستا لە ئیخبارەکان تێگەن، ئێستا لە ئیخبارە سیاسی و ئابوووریەکان تێگەن و لە کێشە دەرونی و کۆمەڵایەتەکانیشە تێگەن. بۆ چونکە بەڕاستی حکوومەت ناچارە بێت ئەم ڕێوشونانە بگرێتە بەر کە بە نەزانی تێکەوتووە یان بە خائینی تێکەوتووە. چونکە ئەم ژمارانی کە باسم کرد طبعاً کۆمەڵێک سەرکردە قوربانی داوە بۆی کە وڵاتەکەی نەکەوێتە ژێر ئەم سیستەمە قەرزەیە. حتا ئەمریکا 6 سەرکردەی تا ئێستاکە کوژراون. حتا لە جۆن کەنەدیکە ئاخی سەرکردە بوو کە لە ساڵی 1963 ویستی ئەم سیستەمە ڕیبەویە نەهێڵێت لە ئەمریکایە بەرەنگاریان بۆ ئاخی سەرکردە بوو لە کۆی ئەو 6 سەرکردەی کە لە پێش خۆیدا کوژرابوون، 5 کوژرابوون بەخۆیڕ شەشەمیان برایەکەشی بە هەمان شێوە لە دوای خۆی ئەویش کوژرا بەڵام نەبوو بۆ سەرکردە، چونکە یانزانانی هەمان فکرەی جۆن کەنەدی هەیە. ڕۆبەرت کەنەدی ئەویش برای ئەو بوو ئەویشان کوشت کە خۆی کاندید کرد لە یەک-دوو ویلایەتە دەرچوو کە زانن ئەبێت بە سەرۆک ئەویشان کوشت. کەواتە ئەم دەسەڵاتی ئەم خاوەن قەرزانانە زۆر گەورەترە لە خودی سەرۆکی ئەمریکا و جا چ نەبادە وڵاتەکانی ئێمە. طبعاً کاتێککە قەرز ئەدەن بە وڵاتانە کە ئەو قەرزە هەر ڕقەمە بوونیشی نییە، تەنها بە ڕقەم چونکە خاوەن بانکن و کە تۆ کە حکوومەتێک ڕەسیدی با بڵێن ئەڵێ 5 ملیارم بە قەرز بێ، ڕەسیدی ئەم حکوومەتە با بڵێن عێراقی ڕەسیدی بۆ دروستە بێت لە بانکە جیهانیەکانە، ئەم بانکە تەنها ڕەسیدەکەی بۆ دائانێت و بەشێکیە داتێ ئەگەر 5 ملیاری ملیارەکەشی هەر بە بەرجەستەی ئەداتێ، بەڵام لە هەماکات ئەو پارێژ دیسان جارش دێتەوە ناو بانکەکانی خۆی، دێتەوە ناو بانکەکانە جیهانەکانی خۆی، دێتەوە سەر قەرزەکەی قەرزی حکوومەتی عێراقی ئەڵمانی بێت ئەمریکی بێت، یعنی دەورانەکات بەو ڕێژە پارەی کە چاپی کردووە دەورانەکاتن و ئەو 5 ملیار ئەداتە ئەو لەو وەرەگرێت داتە بێچێکی تر بێشتر، ئەو لە هەماکاتدا ڕقەمی قەرزی بۆ زیادبوو لەگەڵ ڕیبایەکەیە. حکوومەت ئەبێت ئەکەوێتە ئەو حکوومەتێکە قەرزدارە کە هەموو زیان ئێستا قەرزداران چەند ڕێوشوێنە ئەگرێتە بەر. یەکێک لەو ڕێوشوانانە ئەبێ ئەو حکوومەتە بە تەواوی دیموکراتی بێت. دیموکراتی نەبێت نایداتێت. بۆ دیموکراتی چونکە لە دیموکراتیدا ئازادی ڕەها هەیە، ئەبێ هاوڕەگەزباس هەبێت، ئەبێ ئافرەتان بێجلک بن، ئەبێ مۆزیقا و گۆرانی زیاد بکرێ، ئەبێ مەلهاکان زیاد بکرێن، ئەبێ دیسکۆ و باڕەکان و مەلەوانگەی ژن و پیا و تەزمیدکردن و تعمیرکردنی ئافرەتان و بە بازارکردنی ئافرەتان و هینانە شاشەی ئافرەتان بە ئەنواع شێواز و بەرنامەی سەربۆشکردنی گەنجان ئەمانە هەمووی بەشێکن لەو بەرنامەی کە ئەبێت ئەمانە جێبەجێ بکرێن. بۆ چونکە گەر بێت و ئەمانە نەبێت حکوومەت ناتوانێت داهاتی زۆر بێت کە بتوانێت ئەم قەرزانە بداتەوە. بۆیە ناچار ئەبێت بە ناوی دیموکراتی و ئازادی ڕەها ئەبێ ئەم بازاڕانە پەرە پێ بدام و شەشەکان بڕازنێتەوە و واش بکە هاوینە هەوارەکان هەرچی بەدڕەوشتی و کاری خراپە تێدا بکرێت بۆ ئەوەی بە ناوی سەرنجڕاکێشانی گەشتیارەکان ئەبێ هەموو خەڵکی لە هەموو جێگانەوە بێن، ئەوەی بۆ ئافرەت بازی دێت، یعنی لێبوردنەکەم کە وشەکان ناشیاون بەڵام ڕاستیە حتا زۆر بەشیان بۆ مەسلەی منداڵ بازیشە دێن. یعنی ئەمەش لە تایلاند و تایوان و ئەندەنووسیا و
زۆربەی وڵاتەکان ئەوەی کە لە تورکیای ئەمانە زۆر بە واضحی هەنا چونکە خەڵکانێک بۆ ئەم کارە دێن خەڵکانێک بۆ ئەو کارە دێن خەڵکانێک بۆ مەساجە دێن خەڵکانێک بۆ ئافرەتان دێن ئیتر هەر کەس بۆ بازارێکی خۆی دێ بۆ حکومەتیش ئەبینی زۆرێک لە وڵاتەکان بژێوی ژیانیان لەسەر گەشتیارەکانە مەسەڵەن تورکیا تونس تایلاند تایوان ئەوانە کۆمەڵێک وڵاتن ئەگەر بێت و گەشتیار هاتوچیان نەکەن ئەمانە داهاتی ناوخۆیان کەمە بۆش ئەبینی مەغریب باماشەوە ئەبین ئەم وڵاتانە هەموو ڕێگایەک ئەکەنەوە بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیار ڕابچێشن و بۆ ئەوەی کە لەو ڕێگایشەوە ڕێستەوڕانتەکان و دوکانەکان و بازارەکان و سایق تەکسیەکان و هوتێلەکان و مەتاڕەکان و ئەوانە کۆمەڵە خەڵکانێک وە گەڕەکەون ئیشەکەن و زەریبە ئەدەن و زەریبەی ساڵانە ئەدەن و ڕسومات و بەناوکردن و ئەو شتانە ئەدەن پارێک دێتن ناو بودجەی حکوومەتە حکوومەت ئەتوانێ ئەو قەرزەی کە لە سەرێتی سوک بکە بەڵام لەو لایەشەوە نەخۆشە دەرونیەکان و بەدڕەوەشتیەکان و پەروەردەیەکان و سەربۆشکردنی خەڵکو و زۆربوونی مەشڕوبات و خۆکوشتن و لەباربردن ئەوە باسم کردووە ئەوە هەلەی گەڕن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە چونکە بۆ قەرزەکە لەسەرەوەدایە دانەوەکەی بەم شێوازە ئابێت کاردان و خراپەکانش بەم شێوە ئابێت کەواتە ئەم سیستەمێکی هەڕەمیە لەسەرێ سیستەمی دراوە ئەم دراوەش بە قەرزداریەکرێت بەچی بە قەرزداریەکردم بەم قەرزداریش ئەبینی کۆمەڵێک کۆمپانیا بە ناوی با بڵێن تەزمیر و تعمیرکردنی ئافرەتان و بە ناوی هاوڕەگەزبازەکان و بە ناوی بازاڕی ئازاد و بە ناوی مۆدیلات و بە ناوی ئەنواعشتی لاوەچی و خراپەکاری کۆمەلگا دێتە ئاراوە ئەبێ حکومەتیش یاسا دابڕێژێت بۆ ئەوەی بە ناوی ئازادی ئافرەتان و منداڵان و بیر و ڕای ئازاد و ئەبێ ئەم بازاڕانە بکاتەوە کەواتە کەوات کرد ئەوەی لەسەرەوە شاگەشکا ئەبێت خۆشحاڵەوێت بەوەی کە پیلانەکەی سەری گرتووە لە کاتێکە کە حکومەت ئەبێ ئەم ڕێوشانە بگرێتە بەر لە هەمان کاتدا ئەگەر بەوەش کۆتایی پێنات بابل نەیتوانی داهاتێکی زۆر بەدەستبێنێ ئەبێ وڵات لە خزمەتگوزاریەوە بیکات بە وڵاتی زەریبە شتێک نامێنی بە ناوی خزمەتگوزاری و ئەبێ زەریبە وەربگرێت کە ئێستاکە لە 2020 کە باسم کردووە کە سعودیە بۆی کە بتوانێت قەرزەکانی لەسەر شانی سوک بکە 105 وەرئەگر لە یەکی 2010ەوە بەڵام لە یەکی 2020ەوە یەکسەر گەیاندێ 115 ئێستا زەریبە وەرئەگرێک کە لە مێژووی زەریبە نەبووە 110 بە یەک دەفعە زیاد بکەیت یان لە ماوەی 3 ساڵدا 2010 و 2020 تۆ 115 زەریبە لە خەڵک وەربگری و لەو کەسانەش وەربگری کە لە وڵاتەکە تا ئیشەکەن کە وەکو کارمەند وەکو کارکەر وەکو خزمەتکار هاتوونەتە وێندرێ لەوانشی قڕس کردووە جگە لە زیادکردنی کارەبا و ڕسوماتەکان ئەوانێ هەموو زیاد کردووە بۆی ئەو قەرزانە بداتەوە سەیریشکەن بۆ نمونە سعودیاش وەکو وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە ئەبینی پەرە ئەدا بە دیسکۆی حەڵاڵ قماری حەڵاڵ مەشروباتی حەڵاڵ زیادکردنی مەلها زیادکردنی کۆنسرت زیادکردنی حەفلەکان بۆ چونکە ئەبێ ئەمانە زیاد بکە بۆی کە لەم ڕێگایشەوە بە ملیۆنان تۆن لتر عرق بفرۆشێ بە هەزاران پاکت جگەرە بفرۆشێ و قومارخانەکان بکاتەوە لەو ڕێگاش کۆمەڵێک زەریبە و ڕسومات و گومرگ و ئێستاکە کە زەریبەکەش دێتە سەری زەریبەکەش وەرەگرێ لەو لاشەوە ئەگەر کەسێکی دیندار قسە بکات یەکسەر ئەمە شبهەی بابڵێن لێ ئەکەن کە ئەڵێن ئەمە تۆ تەکفیری مبتەدیعی کابرایش تێکدەری هەر بەو بین القوسین بەو جاشانەی خۆیان با بڵێن کە بەناو مەلانە کە بەڕاستی دین فرۆشەکان ئەبینی بەگرتنیان ئەدەن و ئەمانە دیسکۆیەکانیان بۆ حەڵاڵەکەن بۆ ئەوەی کە بەس لەسەر کورسی خۆیان بمێنەوە بە تێری بمێنەوە کە کاسە لێسی حکومەتی سعودیانە لەو لاشەوە بینی دیسکۆیەکان زیادە بن و کێشە خێزانی و کۆمەڵایەتەکان و قەیرەیی و لەباربردن و کەمبوونەوەی ڕێژی دانیشتوان ئەبینی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا ئابێت لە داهاتوودا کە وردە ئەیبینی هەروەک چۆن ئێستاکە لە ئەوروپا یاخود لە ڕۆژ ئاوە بەگشتی ئەم دیاردانە زۆر بەزەقی ئەبینی وەکوڵێن ئەمانە لە مەسەلە کێشە خێزانی کۆمەڵایەتەکان هەتا سەر ئێسقانیان هاتووە بە تەواوی یەخەی پێگرتوونە کەواتە لە وڵاتی خزمەتگوزاری و ئەبێ بە زەریبە بۆیشە بینی
کە حکوومەتی خۆمان بە هەمان شێوە بینی چاوی لەوەیە کە زەریبە زیاتر بکە و سەریبە زیاتر کردووە پارەی قەتعا وەرەگرێت پارەی بەلەدیە وەرئەگرێت و پارەی ڕسوماتەکانی زیاد کردووە بەناوکردنی زیاد کردووە لە هەموو شتێکە وەکوڵێ لە پەڕۆی وشک ئەگوشێت ئێوێ ئاوی لێبینێت چونکە حکوومەت ئەبینی قەرزەکانی لێک لە دوایەک زیاد دەکات ئەم قەرزە پیلانە باش بزانن بۆی کە بزانن لە ئیخبار تێبگەن هەرنا لە ئابوووریەکە تێبگەن کە بۆچی حکوومەتەکان بۆ ئەوەندە یەخەی میلەتەکەی ئەگرێت کەواتە حکوومەت ئەبێ زەریبە وەربگرێت بۆیە بین لە ئەڵمانیا 90 بەست لەو 6 مانگی کەمیان کردێتەوە بۆی کە کۆمەڵێک شەریکات هەنا و خەریکە ئیفلاس بکەن بۆی کە باریان سوک بکات حکوومەتی ئەڵمانی ناچار لە 90 هەینایەوە سەر 16 تا مانجی هەتا کۆتایی 2020 دوای ئەیگەێنێتەوە 90 یاخود زیاتریش چونکە حکوومەتی ئەڵمانیا تا بە کێشەیەکی دارایی یەکجار زۆردا ئەناڵێنێت کەواتە ئەگەر هات وڵاتێک دیتان کە قەرزدارە کە هەموو قەرزدارن ئەمە باش بزانن ئەبێ زەریبە وەربگرێ و مەلهە و دیسکۆ بەدڕەوشتی ئەبێ زیاد بکرێت چونکە ئەمە بەشێکن لە وەدەستێنانی پارە بۆ سوکردنی زەریبەی سەر وڵاتەکەیە ئەگەر بەوەش هەر کۆتایی پێنەهات خۆشەویستەکانم کە ئێستا زۆربەی وڵاتەکانی بابن ئەوروپا و ئەمریکا و ئەوانە ئەبینی فرۆشتنی دام و دەستگایەکان و بنکە خێرخوازیەکان و یاخود بنکەکانی حکوومەتە ئەبینی لە ئەڵمانیایە کە لە دەستی ڕابردوش ئاماژەم بەوە کرد لە هەموو زیان وایە ئەبینی هەموو شتەکان ئەکەن بە کەرتی تایبەت وەکو ئاوەڕۆ وەکو کارەبا وەکو ڕێگاوبان وەکو بەلەدیە وەکو چاکردنەوەی ڕێگاوبان وەکو قیرتاوکردن زێراب ئەوانە کۆمەڵێشتن هەموو ئەکرێن بە پارە یعنی کە زۆر ئەڵێکا کە لە ئەوروپا ژیان زۆر قورسە یعنی کە کاتێک کە ئینسان لە دوورەوە ئەبیسێت ئەڵێکا کە ژیان زۆر ئاسان لێوەندەرێ بەس پاڵکە و حکوومەت پارە دەداتێ بەڵام کە دێت ئێرەکسرا زانیکا کە ژیان زۆر قورساڵیکا کە بۆ منداڵانێتەوە بیکەی بە 4 و 5 کە ژیان زۆر قورسە کاکارە بۆ خێزان لێت تێکچوو وەڵا ژنەکەم ئیشێ کرد و بۆ ئیشێکرد پێڕانە ئاگەیشتن کرێ خانەکەمان لەسەر بوو کار کرێ ئەو شتانەمان لەسەر بوو ئەبینی هەمووی ئەگەڕێتەوە سەرەوەی کە ژیان لە ئەوروپا قورسە بۆ قورسە چونکە هەموو شتێک بە پارە کراوە خوێندنت زانکۆت قوتابخانەت کڕینی کتێبەکان حتى بابلين حتى پارەی کۆپیش لە قوتابخانەکان لە منداڵەکان وەرئەگرن جگە لەوەش خەڵوەتگای پیریەکان ناشتن و مردن ئەمانە هەر هەمووی بە پارە کراوە شتێک نەماوە بە ناوی خزمەتگوزاری بۆشە بینی حکوومەت ئەم بنکانی کە هەیەی هەر هەمووی ئەکا بە پارە هەر هەمووی ئەکا بە پارە لەسەر میلەتەکەیە یعنی نمونەیەکتان دەمێستا بینی جادە و ڕێگاوبانی ئەڵمانیا زۆر جوانە بەڵام لەوانەیە نەزان ئەو جادە و ڕێگاوبانە بۆ جوانە هەرچی جادەی ڕئیسیە حکوومەت بە خۆی چاچێکاتەوە بەڵام هەرچی نێو کۆڵانەکانە حکوومەت چاچێکاتەوە ئەیدا بە کۆمپانیا ئەبێ ئەو جیرە ئەو خەڵکی لەم کۆڵانەیە ئەبێ پارە بدەن یعنی تۆ واجهەی خانێکە چەند مەترە 3 مەترە 4 مەترە 10 مەترە یان زاویەیە قڕ بەسەر و کەسێک کە خانووکەی لە زاویە ئەبێ لەم سەرشەوە لەو سەرشەوە چەند قیر سەرف کراوە چەند کابل دانراوە چەند زێرا بۆڕی بۆ دانراوە هەرچی ئەو ئاوڕێ بۆ دانراوە هەر هەمووی ئەکەوێتە سەر حسابی ئەو ماڵانەی کە لەو کۆڵانەدا نیشتە جێنە بۆیە هەروەکو معلوماتی جەنابیشتان ئاگادار بن ئەو کەسانی کە خانوو ئەوێ بکڕێت ئەبێ پێش ئەوەی کە ئیمزا بکات با بچێتە لای حکوومەتی ئەو وڵاتە با بڵێن ڕات هاوسی پیاڵێن بەلەدیە بڵێ مەشروعێکتان هەیە لە فڵان کۆڵان کە بەتەمانە لە ساڵی داهاتوو یان لەم ساڵدا چاچی بکەنەوە یان نە کامەت کرد ئەزان کە تۆ عاقڵی بۆ چونکە ئەو زۆرێک لەو ماڵانی کە خانوو ئەفرۆشن بەشێکە ناڵم زۆری بەڵام کە ناتوان پارەکە بدەن بەر لەوەی دەست بەو مەشروع بکرێ یەکسەر خانووکیان ئەفرۆشن چونکە چەندین دەفتەری تێچێت چونکە واجهەت کە زیاتر بوو بە دەفتەر پارەی تێچێ کابراش ئەو پارەی نیێشتا قەرزی خانووکەی نەداوەتەوە ناتوانین دیسان سەر لە نوێ قەرز بکاتەوە چەند دەفتەرێشتر بۆ ئەو قیر و زێرابەی کە لە بەردەرگەی ماڵەکەی ئەکرێت بۆیە خەڵکانێکی زۆر تێوەگلاون لەوە مەوزوعی نیانزانین کاتێک کە خانەکەیان کڕیوە دوای کە چون ناوخانەکە دوای چەند مانجێک حکوومەت هەستاوە بە کۆمپانیایکی داوە ئەو گەڕەکەی بابڵێن ئەم کۆڵانی هەڵتەکاندووە دوای حساباتێکی زۆری بواتوە 2 دەفتەر 3 دەفتەر 4 دەفتەری بواتەوە حەقی ئەوە چییە تەمان کۆڵانەکەی ماڵی ئێوەمان تعمیر کردێتەوە ئەبێ پارەکە بدەیت ئەمە بەشێکی زۆر لە خەڵکی ئاگادار نینە بەڵام من لەوە ئاگادارم چونکە تۆزە لە مەسلەی خانوبەرەیە ئاگادارم لەو مۆزوعێدا بۆیە
ئاگدار بن. بۆیە ئەبینی ئەم خزمەتگوزاری هەموو بە پارە ئاکرێت و بارێکی قورسە بەسەر میلەتەوە. بۆیە بین لە ئەنجامی ئەم قورسایی ئەبینی خێزانەکان تێکەچن، پیاوەکە زەخت لە ئافرەتەکە کات بۆی کە بچی ئیش بکە یان لە کوڕەکەی یان لە کچەکەی ئەگەر هەیبێت لە ئەنجامی ئیشکردنی هەموو کوڕ و کچ و یاخۆژن و پیاوەکە بینی ئارامی و ئاسوودەی تاک و خێزان نامێنی خێزانەکان لێک هەڵەتە چێن کەواتە بە قەرزدارکردنی گەلان باوەڕ بکەن، یعنی سیستەمێکە مەگەر ئەو خۆی بەخۆی بزانێت چه سیستەمێکی شەیطانیە و لێ دەرچوونی زۆر زەحمەتە ئەبێ ئەم ڕێگا و شوێنانە بگرێتە بەر. بۆی پێتان سیر نەبێ خۆشەویستەکانم کاتێکە حکومەتی هەرێم حکومەتی عێراقی دەرگا ئەکاتەوە بە زیادکردنی مەلهە و دیسکۆ و مەشروبات و مەساجە و بەدڕەوشتەکان و سەرنج ڕاکێشانی گەشتیارەکان و وشکردنی خەڵک و لەسەرێکە بێ ئیش و بێکارن ئەبینی ڕسوماتیان لەسەر زیاد دەکات، بەناوکردنیان لەسەر زیاد دەکات، کامێرە زۆرتر دانێ لەسەر جادە و ڕێگا و بانەکانە، یعنی هەموو ڕێگای ئەگریتە بەر بۆ گوشین و دۆشینی میلەت. بۆ چونکە لە سەروی خۆیەوە زەختێکی زۆری لەسرە بەوەی کە یان تێکەوتووە یان خیانەتی لە میلەتەکەی کردووە. لەو لاشەوە بێگومان ١١ تا ١١٥ خەڵکی مستەفید دەبن ها، یعنی لەو کۆمپانیا و لەو بانکانەی کە ئیشەکەن و لەو سەرکردانەی کە لەگەڵ ئەم سیستەمەدا سوودمەندن، بەڵام ١٨٥ با بڵێن ئەکەونە ژێر هێڵی فەقیریەوە کە لە جۆر پێنکیز لە کتێبەکەی دەکە باسی مافیای ئابووری ئەکات بەوەی کە ئەڵێ ١١٥ وڵاتەکە دەوڵەمەند دەکەین بەڵام ١٨٥ ئەەکەین بە کۆیلەی خۆمان، یعنیکەین بە کۆیلەی ئەو ١١٥ کۆیلەی کە دامان ناون لە وڵاتەکەیە کە باسی سەدام حوسێنی شێکە کە سەدام حوسێن ئامادە نەبوو کە وڵاتەکەیان تەسلیم بکە. بۆیشە ئەڵێ من چەند جارێک چوومە لای بەڵام ناتە قەنەعەت بۆیە ویستمان تیرۆری بکەین، بەڵام لەبەر ئەوەی کە شوبهەی زۆری هەبوو نەمان ئەمازانی کە ئەمانەوە بیکوژین ئەمە هەو نییە خودی خۆی نییە، خودی خۆی قەت ناچوو بۆ کۆڕکۆبنەوە سەر شەقامەکانە. بۆی نەمانتوانی گرۆپی دووەم نەیتوانی بیکوژێت، گرۆپی سێم هات ئەویش لێدانەکەی بوو لە 2003 کە بە شێوێکی سەربازی بتوانن کون بە کون بە دوایدا بگەڕن بۆی کە ئەسلی سەدام حوسێن بدۆزنەوە بیکوژن. ئەمە کە ئەم پیلانە کە باسم کرد ئەمە بۆ هەموو وڵاتێکە ئەو وڵاتەکەی تەسلیم کردووە یان ئەوەتە کوژراوە یان ئەوتە ئیعدام کراوە. یەک لەوانە بۆ نمونە تۆری خۆس سەرۆکی پەنەمە لە ساڵی 1970 کە ئەویش وڵاتەکەی تەسلیم نەکردن بە هەمان شێوە ئەویشیان کوشت. ڕۆڵدۆس سەرۆکی ئیکوادۆر بڵێ بە هەمان شێوە ئەویش لە ساڵی 1970 کە بە هەمان شێوە نەویست وڵاتەکەیان تەسلیم بکاتن ئەویشیان کوشت. و سلڤادۆریش بە هەمان شێوە سەرۆکی چیلی کۆمەڵێک سەرکردە زۆر بوونەتە قوربانی. و حتى لە ساڵی 1953 محەممەد مصدق سەرۆکی ئێران بە هەمان شێوە هێنایە نەخوارەوە لە کاتێکە کە نەیویست نەوتی وڵاتەکەی بدات بە کۆمپانیایەکانی بەریتانیا. کەواتە ئەمانە کۆمەڵی کەسانێک بوون کە ئەوانە کە بە ئینقلاب لاکەوتونە یاخود ئەوانە کە کوژراون یان وەکو سەدام حوسێن بە شێوەیەکی سەربازی لا بردراوە. بۆ ئەم مەبەستیان هەیە خۆشەویستەکانم. ئەمە بێگومان حتا لەم بابەستە تێنەگەین نازانین لە کێشە خێزانی و ئەخلاقی و پەروەردەیەکان و کێشە ئابوووریەکان و داراییەکان و کێشە کۆمەڵایەتی و نەمانی خێزان و تەلاق و هاوسەرگیریەکان و سزبوونی پرۆسە هاوسەرگیریەکان قەت ناتوانین تێبگەین. ئەمە زەقترین کێشەی ئێمەە، بەڵام کە چاوەکانمان دابخین بێگومان هیچ نابینین. بەڵام کە چاوەکانمان کردەوە ئەو کاتە ئەبین کە بەڕاست چ سیستەمێک لە ئارادا ئینجا بە دوای چارەسەردا ئەگەڕین. یعنی بەداخەوە تا ئێستاکە خەڵکانێک وەعزانن ئەگەر بێت و خەڵکی دەرونی خۆیان ئاسوودە بکەن وڵات بەرەو پێشەوە چێت، یاخود ئەگەر پەیوەندی کۆمەڵاتەکانیان زیاد کرد وڵات پێشەکەوێت، یاخود ئەگەر توانیان سەرنجی گەشتیار ڕابچێشن بەم ڕێگایە وڵات پێشەکەوێت. لە کاتێکە تۆ وڵاتەکەت کە دراوی وڵاتەکەت بەدەستە خۆت نییە، یعنی وەکو ئەڵێت ڕۆتشیل ئەڵێ بەس لێ بگەڕێ دراوی وڵاتەکەی بێتە ژێر ڕکێفم جا لەوە بەو دواوە گرنگ نییە کێو وەچی یاسایەک لە وڵاتە بەرپاکەن. ئێستا درای وڵاتەکانی جیهان سەیریکە هەر هەمووی بەدەستی خاوەن بانکەکانی جیهانەوەیە کە لە ساڵی 1930ەوە چاپەمەنی دۆلار هەر کەوتۆتە بەردەستی کەرتی تایبەتەوە، چاپیەکەن ئەوەندەی بەخۆیان ئەیانەوێت. و لە ساڵی 1940شەوە دۆلار لە وڵاتێکی با بڵێن لە ویلایەتەکانی ئەمریکایە
ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایەوە ئەو جارە گواستراوە بۆ بەجیهانیکردن لە پەیماننامەی بریتون وودزە ئەبینی ئەم جارە بەجیهانی کرا هەموو پارەکانی جیهان بەستراوەتەوە بە دۆلار بکەوێت ئەوکانی تریش ئاکەوێن لەو کاتەدا دراو هاتوتە نێو وڵاتەکان ناو جیرفانەکان نێو حکوومەتەکانیشە لە کاتێکە ئەم دۆلارە دەبواە زێڕی لەگەڵ دانرابە بەڵام باسم کردووە حەز ناکەم دووبارە و سێبارەی بکەمەوە کە دوایە کەشف بوو لە ساڵی 1960 بەڵام ساڵی 1970 لە 15 لە سەردەمی نیکسۆنە بەڕەسمی زێڕ و دۆلار لێکتر جیاکرانەوە کەواتە زێڕ بوو بە کاغەزێکی بێقیمەت کە وەکو دانیێل گانزا و ئەندریاس پۆپ و ئەوانە ئەڵمانی و سویسڕینە ئەڵێن وەکو کلێنکسی تەوالێتە و هیچ قیمەتی نییە هەر چاپەکرێ و ئەدرێت بە گەلان بە قەرزداری لە هەمان کاتدا پێشیان ڕەوا نابین وەکو کاڵایەکی بەرجەستە بیان دێنێت تەنها بە ڕقم ئەیان دێنێ بۆیەش بینی تۆ هەرچەند بتەوێت چاکسازی لە وڵات و لە حکوومەتە بکەی کاتێککە دراوەکەت سربەخۆ نەبوو قەت ناتوانانی بەرەنگاریان ببیەوە قەت ناتوانانی ئەم کێشە خێزانی و ئەخلاقی و پەروەردەیانە کێشە دارایی و ئابوووریەکانیشە چارەسەر بکەی بۆ ئەبێ هەر بگەڕێەوە ژێر ڕکێفی ئەوان لەوان قەرز بکەی ئەوانش داوات دەکەن ئەڵێ با بزانین پێوەری بە دیموکراتبوونی وڵاتەکەتە ئەم هەلیستەکەیان لە پێشە سەتا چەندە سەتا چەند ئافرەت دەدەرەیە سەتا چەند ئافرەت لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانە سەتا چەند پرۆسە هاوسەرگیریەکانە سەتا چەند ئافرەت لە نێو پەرلەماندا هەیە لە نێو حکوومەتدا هەیە چەند شارجوانت هەیە کوانێ ئەم ئامارانە کاتێککە لێت ڕازینە ئەبینی ئەڵێ مادەم وڵاتەکەت ئێستا تووشی داڕمانە بیت ئەگەر من معاشت نەدەمێ من چەند ملیارێکت بە قەرز نەدەمێت تۆ ئیفلاسەکەیت بۆی حکوومەت یان ئەوتە ئیفلاس بوونی خۆی ڕابگەێنی یان ئەبێت زیاتر پەرە بدا بەو ئازادیە ڕەهایەی کە ئەوان ئەیانەوێت نەک سەرۆکەکە نەوەزیرەکە نەمەحافیز نەقایمقام نەحڕەسی بەردەگەوان هەمویان لەوانێ لەو سیستەمە ناڕازی بن لەو زەختەیە بەڵام قەرزدارن ناچارن ئەبێ ئەمە قبول بکەن کە باسشم کردووە بۆ نمونە 2017 کە یاسای هاوڕەگەزبازی هاتە ئاراوە لە ئەڵمانیادا ئەنگلا مارکل خودی خۆی دەنجی پێنەدا و ڕازی نەبوو بەڵام هاتە بواری جێبەجێکردنەوە بۆ چونکە ئەبێ ئەمە جێبەجێ بکرێت پێت خۆشە پێت ناخۆشنی کەیفی خۆتە لە چوارچێوەی یاسادانەی کەیفی خۆتە لە کوردستانیشی بە هەمان شێوە ئێستا مەسەلی هاوڕەگەزبازی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بەڵام کەی ئەکرێ بە یاسا کەی زەختەکەیان زیاتر لەسەر کرد کەواتە ئەتوان لەم بەڕێگای قەرزدارکردنی گەلان و وڵاتان و حکومەتانەوە ئەتوانن تەواوی تاک و خێزان و کۆمەڵگا لەناو ببن ئەتوان تەواوی دایک لەناو ببن ئەتوانن منداڵدانە لە سکی دایکانە دەربێن ئەتوانن شیری سینجی ئافرەتانە وشک بکەن هەر وەک چۆن لە ئەوروپا و لە ئەمریکا کردویانە و لە کوردستان و لە عێراقیشە لە وڵاتانە هەمووی وردە لە بەرچاوی خۆمان ڕۆژانە ئەیبینین بەڵام لەوانەیە درکمان پێ نەکرد بێت هۆکارەکەی چییە بەڕاستی ئەم کێشە بە دەرووناس و کۆمەڵناس و بە ئابووری ناسشە ئەمە چارەسەر نابێت ئیلا ئەبێت چارەسەر بگەڕێنەوە لای پەروەردگار تەمان کە زۆر جار باسی ئەوواکەن کە ئایا چارەسەر چێ بێگومان چارەسەر تەواوی دەستگرتن بە فەتحە و زەممەی قورئان و ئەو شەریعەتە جوانەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فێری کردوون و بۆی داناوین و شارەزای لێکردوونە هەر کاتێک کە سەیری بکە کاتێک ئەتوو ئەمەش دەبێ بزانین کاتێک کە بتێ شریعەت جێبەجێ بکەیت تەبعاً لە شریعەتە فرۆشتن و کڕینی جگەرە و مەشروب و کردنەوەی مەلەها و دیسکۆیەکان و نێرگەلەخانەکان و مەساجەکان و مەلەوانگەکان و ڕسومات و زەریبە ئەوانە هەمووی حەرامە کەواتە کە ئەمەت کرد ئەبین لە هەمان کاتە داهاتی وڵاتەکەت دائەبەزێت قەرزی سەر وڵاتەکەت زیاد دەکات کەواتە ئەبێ حکوومەت بەڕاستی بە تەواوی دینداری بێت یان ئەوەتە دینداریەک بێت دینداریەکەش بەکاربێنێت بۆ قوربانیدان بە گەلەکەی و بە تاک و بە خێزان و بە گەنجەکەی بۆ خزمەتکردنی ئەوانەی کە لەسەرەوەنە کە پەرەپێدەری ئەم سیستەمە ڕیبەویەنە کە لە جیهاندا هەیە بۆ نمونە ئەردۆغان بەحساب سەرۆکی حیزبێکی ئیسلامیە لە حیزبێکی ئیسلامیدایە بەڵام تا چەند توانیوێتی قەرزەکان سوک بکات تا چەند توانێتی کێشە کۆمەڵایەتەکان کەم بکاتەوە تا چەند توانێتی کێشەی خۆکوشتن لە باربردن کەم بکاتەوە تا چەند توانیوێتی مەلهە و دیسکۆ و جگەرە و مەشڕۆب و ڕسومات و ئەوانە لەسەر حکومت لەسەر گەلەکە سوک بکات و تا چەند توانێتی ئەم مسلسلاتە بەدڕەوشتیانە چیتر لە وڵاتەکەی و بەرهەم نێت
و تا چەند توانیوێتی گەشتیارەکانی کە بۆ هاوڕەگەزبازی دێن بۆ بەدڕەوشتی دێن کەم بکاتەوە بەڵکو ئەم دەرگایانە هیچی قەپات نەکردووە لەوان تا حدێک ڕیژدار زۆر ببێت نیقاب زۆر ببێت چەفێت زۆر ببێت بەڵام لە مەسەلە کێشە خێزانی و دەرونی و ئەخلاقیەکان و ئابوووریەکانە یەک تۆز نەیتوانیە بەرەنگاریان بێتەوە بۆ چونکە کە باسم قەرزی ئێستای ئەمڕۆکێکە حسابم کرد 263 ملیار دۆلارە بەس ئەو قەرزی دەرەوەنە ئەو قەرزانێک کە باسم کردو خۆشەویستەکانم ئەمانە قەرزی دەرەوەنە قەرزی ناوەشمان هەیە کە ئەڵمانیا بۆ هەموو وڵاتێک بۆ نمونە 5 جۆر قەرزی حکوومەت قەرزی ناوەوە قەرزی دەرەوە قەرزی شاراوە قەرزی کۆن قەرزی نوێ قەرزی نوێ کە چرکە لە دوای چرکە زیاد دەکات قەرزی کۆنی هی پێشتری هەیە کە هی 30 ساڵ لەمەوبەر 40 ساڵ لەمەوبەر 50 ساڵ لەمەوبەر چونکە قەرزی ئەمریکا بۆ نمونەگەر باس بکەین لە ساڵی 1837 دەست پێ دەکات و قەرزی ئەڵمانیا لە ساڵی 1000 لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەست پێ دەکات و قەرزی فەڕەنسا و بەریتانیا لە سەردەمی ناپلیۆنەوە ساڵی 1804ەوە دەست پێ دەکات هی فەڕەنسا هی بەریتانیا ئەویش بە هەمان شێوە لەو کاتانەوە کە تووشی شەڕەکانی ڤاتەرلۆ بۆتەوە ئەمانە کۆمەڵی ئەمە قەرزی کۆنن و قەرزی ناوەشمان هەیە قەرزی دەرەوەشمان هەیە 5 قەرز هەیە حکوومەت کە قەرزدارێتی ئەمەی کە لە سەرەتادا خوێنمەوە تەنها قەرزی دەرەوەیتیان قەرزی ناوەکەشیان ئەمە وردەکاری زیاتری پێویستە و گەلیش دوو نوع قەرزی هەیە قەرزی ناوماڵ یان قەرزی کۆمپانیا یان تۆ دوکانێک دائانیت چەند قەرزداری ئەم دوکانەی خۆتی یان ئەو مەحەلە یان ئەو مەعمەلە یان ئەو شەریکەکە دادناوە و قەرزی مەطبەخت کڕیوە قەنەفەت کڕیوە ناوماڵت کڕیوە خانووی خۆت پێ بنیات ناوە ئەم قەرزانە شێت چونکە لە جیهاندا ئەمانە هەر هەمووی بە قەرز کراون و کاتێک حکوومەتیش با بڵێن کاتێککە گەل ناتوانێت ئەم قەرزە بداتەوە خاوەن کۆمپانیا و بانکەکان کە قەرزیانداوە بە تاک دەست بەسەر کۆمپانیاکەی داگری و دەست بەسەر ماڵەکەی داگرێت حکوومەتیش بە هەمان شێوە کاتێککە ناتوانێت قەرزەکە بداتەوە جگە لەو ڕێو شوێنانە ئەبێت چی دیکەش بکاتن ئەبینی ئەبێت دام و دەستگایەکانی خۆی بفرۆشێت کە ئەفرۆشتوێتی ئەبینی ئەو جارە با بڵێن ئاوەڕۆ و کارەبا و سوتەمەنی و ئەوانەی هەموو فرۆشتووە ئەبینی ئەو جارە حکوومەت ئەبێت بە شاگردی بانکەکان بانکەکە بەسەریدا زاڵ ئەبێت بۆیشە حکوومەت ناتوانێت بەرەنگاری هیچ شتێک بێتەوە کە هەرچەندە لێشی ڕازی نییە کەواتە ئەم مەسلەی بانک و کۆمپانیایەکانە کە ئینشاڵە دەرسدات و باسەکەین کە چێنە لەسەر سەرێ و ئەو کۆمپانیانە ناویان چییە و چۆن دامەزراون مێژووی ئەوانە چنە و چۆن توانیوێتیان ئەم قەرزە لە سەرەتادا بدەن بە حکوومەتەکان بۆی کە بەو ڕۆ بگەن چونکە هەر بەرنامەجان کە داڕشتووە حسابی 50 ساڵ یاخود 100 ساڵیان کردووە بۆی کە لە دواییدا لە بەرهەمەکەیە بخۆن نەک بە شەو ڕۆژێکە ئەمە بنیاتنرابێت چونکە هیچ بازارێک هیچ کارێک بە ساڵێک و 2 ساڵ دەرەنجامە ئیجابی و سلبیەکانی و دەرناکەوێت ئیلا پێویست بە 20 ساڵ 30 ساڵ هەندێک جا پێویست بە 100 ساڵ هەیە بۆی کە دەرەنجامە سلبیەکان و ئیجابیەکانیان ببینی بەتایبەتی کە سیستەمێکی جیهانی بێت پێویست بە کاتی زیاتر هەیە بۆی کە لە بەرهەمەکەی بخۆیت بۆیتە ئینشاڵڵا ئێوەش پێویستان بە کاتێکی زیاتر هەیە بە پشوێکی زیاتر بۆی کە لەگەڵمدا بەردەوام بن ئینشاڵڵا ئەوەندەی کە خوای گەورە مۆفەقمان بکە ئینشاڵڵا زیاتری باسەکەین و وردەکارەکانی زیاتر لە دەرسەکانی داهاتووە باسەکەین. سوپاسی لایکاتانەکەم و تا دەرسێکی تر بە خودای گەورەتان ئەسپێرم و ئاخر دعوانا ئەن الحەمد لله رب العالمین وسلام عليكم ورحمة الله وبركاته.